دیارە دەستگای خێرخوازی بەخشین جگەل لە شاری سلێمانی لە شارەکانی تری هەرێمی کوردستانی شەمان پرۆسی قوربانیکردن بەڕێوە بە ئێستا دەچینە سۆران. ئازاد ئۆمەراوەیی پامنێری سۆرانمان لەگەڵایە هەر سەبارەت بە هەمان بەبەردەوە تا قوربانیکردنی دەستگای خێرخوازی بەخشین. ئازاد سڵاوت لێبێ لە سۆران دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی قوربانی چۆن بەڕێوەبات؟ بەڵام ئاستا سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن جەژنیشتان پیرۆز بێتن. دیارە من لە شارۆچکەی خەلیفانم، تیایدا دەستگای بەخشین نووسنگەی خەلیفان پرۆژەی قوربانیکردنی ئەنجام داوە. تیایدا لە درێژەی ئەو پرۆژە گەورەی کەوا دەستگای بەخشین لە جەژنی قورباندا گرتوێتە بەر. لەو چوارچێوەیەش نووسنگەی خەلیفانی دەستگای بەخشین بە هاوکاری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان پرۆژەی قوربانیکردن ئەنجام دەدات. تیایدا 32 سەر ئاژەڵ و 2 ڕەشەوڵاق تیایدا دەکەنە قوربانی. ئێستا سەرقاڵی قوربانیکردنن. تیایدا وا بڕیارە 300 هاوڵاتی سنووری ناحیەی خەلیفان تیایدا بەسەر هەژاران و فەقیران و بێباوکاندا دابەش بکەن. تیایدا ئەو 32 سەر ئاژەڵە لەلایەن کەسانی خۆبەخشەوە هەر لە ڕێی نووسنگەی خەلیفانی دەستگای بەخشینەوە کرانە قوربانی و سەر بڕان. تیایدا ئێستاش سەرقاڵی ئامادەکارینە. تیایدا گۆشتەکە لەلایەن کەسانی خۆبەخشەوە ئەندامانی سنووری ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کاری تیا دەکرێتن. بڵێ زۆر باشە. ئاساد ئەگە بکرێکێک لە سەرپەرشتیارانی پرۆژەکەمان بۆ بدوێنی بزانین دەستگای خێرخوازی بەخشین لەسەر وبەندی جەژنی قوربان و دوای جەژنیش پرۆژەکانی چی بوون تا چەند توانێتی هاوکاری هاوڵاتیانی هەژاری ناوچەکە بکات؟ بەڵێ دیارە ئێستا بەرپرسی دەستگای بەخشین ئەگەر کاکیاسین کاوسمان ئەگەر جەنابەت بیتە ئێرانە باس لە پرۆژەکەمان بۆ بکەی پرۆژەکەتان چۆن بووە چ کارێکتان کردووە لە سەروبەری جەژنی قورباندا؟ بەناوی خوای گەورە میهرەبان، بەناوی خۆم و برانی ئەنجومان، بەناوی نووسنگەی خەلیفان، بەناوی بەخشین پیرۆزبایی جێژن لە هەموو مسلمانانەکەین بە تایبەتی مسلمانانی کوردستان. دەستخۆشیش لە برانی پیامەکەین لە ڕاستە خۆی بە دەستخۆشی لە برانەکەین کە بە خێرخوازی بۆ بەخشی هاتینە لە ئەو سونەتە گەورەیە کە ئەنجامیان داوە. بە دەستخۆشیش لەو خێرخوازانەکەین کە هاوکارمان بووینە لە ئەم پرۆژەیە. ئێمە بە هاوکاری بەرنامەی بەخشی نووسنگەی خەلیفان ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی ئەم سونەتە پیرۆزەیە. پرۆژەکەمان بریتی بوو لە 32 سەر ئاژەڵ و 2 ڕەشەوڵاق. پرۆژەکەشمان وە لە ناو خەلیفان و دەوروبەری خەلیفان گوندەکان هەساوین بە نووسینی و ئەو ناوە ئەو خەرکانێک کە فەقیرن هەژارن ناونیسمان کردینە، ئەو خەرکانێک کە حەقەمستن ناونیسمان کردینە کە دوای پرۆژەکەمان تەواو بوو لەگەر بران بە چڕیپڕی بەسەرێندا بەشەکەین. بەڵێ دیارەوە پێشتر پرۆژەی ترتان هەبووە ئەو هاوڵاتیانی و دەڤەرانە کە سوودمەند دەبن شێنەوە تا چەند هاوڵاتیانی و ناوچەیە دڵخۆشن بە کارەکانی ئێوە؟ وەڵام یەکەم زارمان نییە، ینی ئەتوانم بڵێم چەندەمین زارە پرۆژەی زۆرمان هەبە بە هاوکاری بەناوی بەخشین بە هاوکاری خێرخوازان. لە لای ما زۆربەی خەرچی فەقیر و هەژار و یەتیم و ئەوانە سوودمەندە من لە پرۆژەکەمان. زۆر سپاس بۆ بەڕێز کاوسمان دۆمەراوەیی و بۆ میوانەکەی لە سۆرانەوە لەگەڵمان بوون. زۆر سپاس.